زۆر بەڕێز ماین کازمی ئەندامی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کێشەکان هێرێم و بەغدا کێشەی سیاسین یان کێشەی دارایین کێشەی ڕقم و کتاب و حسابن. زۆر بەڕێز کاک ماین کازمی ئەندامی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس دەکەم. سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ لە کەناڵی کورسات نیوز. پێمان بڵێ ینی بۆی خەڵکی کوردستان بزانن لە هەرێمی کوردستان زۆر جار دەوترێ بەغدا کێشەی سیاسی لەگەڵ هەرێمی کوردستاندا هەیە. ئایا بەغدا کێشەی ڕقم و حساب و کتابی هەیە یان کێشەی سیاسیان لەگەڵ خەڵکی کوردستاندا هەیە؟ بەنای خۆی گەورە و میهرەبان، سڵاو لە ئێوە و بینەرانی بەڕێستان لە هەموو شوێنێک بەتایبەت لە کوردستانی عێراقە سەبارەت بە بابەتی موچەکان و ئەو کێشە داراییانەی کە لە ئێستادا لە ئارادەن هێندەی ئێمە لە لیژنەی دارایی بە دوواداچوونمان کردبێت و ئەو وردبینەی کە ئەنجاماندا بێت لە زۆرێک لە پرسەکاندا پێمان وایە و کێشانە سیاسی نین و سیاست پەیوەندی نییە بە ئەو بربەست و ئەو دواکەوتنەی کە ڕوودەدات یان ئەو کەمی موچەی کە لە ئارادا. بەو پێی پەیوەندی سیاسیەکان لە نێوان حکوومەتی فێدرالی و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان لە باشترین ئاستدایە. سەردان و هاتوچۆی زۆر لە ئارادایە لەلایەن بەڕێز محەممەد شاه سوودانیەوە بۆ هەولێر و هەروەها سەردان و هاتوچۆ هەیە لەلایەن بەڕێز نێچیروان بارزانانی و تەنیانت بەڕێز کاک مەسعودیش بۆ بەغداد. کەواتە هیچ کێشەیەکی سیاسی لە ئارادانی ئەو کێشانەی کە هەن کێشەی تەکنیکی و پیشەیین کە وەزارەتی دارایی فێدرالی ڕایگەیان لە ڕێگەی بەیاننامەکەیەوە کە ئەمڕۆ یاخود دوێنێ لەو بارەیەوە دەرچوو. پوختەکەشی ئەوەیە کە دەبێت شەفافیەتێک لە ئارادا هەبێت سەبارەت بە ژمارە و داتاکان و ڕازگۆیی لە مامەڵەکردندا لەلایەن هەرێمی کوردستانەوە لەگەڵ وەزارەتی دارایی فێدرالیدا، چونکە وەزارەتی دارایی ئەوەی لە ئەستۆ گرتووە کە مامەڵە بکە لەگەڵ فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەروەکو چۆن مامەڵە دەکات لەگەڵ فەرمانبەرانی فەرمانگەکانی 15 پارێزگاکەی تر، ئەوەش بە گوێرەی بڕیار و حکمی دادگای باڵای فێدرالی. بۆیە زۆربەی ئەو کێشانە کە ڕوودەدەن بەهۆی لێکتێنەگەیشتنە لە ڕووی تەکنیکیەوە و هەروەها نەبوونی ڕازگۆیی و شەفافیەتە سەبارەتە بنکەی داتای فەرمانبەران و ناوی دووبارە بووەوە، هەروەها تەرازوی پێداچوونەوە کە پێویستە پێشکەش بکرێت، هەروەکو چۆن هەموو وەزارەتەکان و پارێزگاکانی تر پێشکەشی وەزارەتی دارایی دەکەن. واتە موچەی مانگی 12 کە دابش دەکرێت پێویستە تەرازوی پێداچوونەوە پێشکەش بکرێت سەبارەت بە چۆنەتی دابشکردنی ئەم موچەیە. دەبێت پێشکەشی وەزارەتی دارایی بکرێت لەسەر ئەو بنەمایە موچەی مانگی یەکەمی 2025 ڕەوانە دەکرێت. ئەو پابەندیانە پابەندیەکن کە هەرێمی کوردستان پیانەوە پابەند نیە و پیانەوە پەیوەست نییە. ئەوەش ڕاستیەکە کە ئێمە بە کەسوکاری خۆمانی دەڵێن لە هەرێم و هیواداریشی نەو کێشانە چارەسەر بکرێن و دەمانەوێت. بەڕێزمعین کازمی ینی دەمێ ئەو بپرسم دەڵی کێشەکان سیاسی نین کەواتە ساڵێک دوان سیان چەند ساڵێمە کێشەی تەکنیکیمانێ لە لیستی موچەدا و لەگەڵ بەغدادا ئەم کێشانە بیانی بۆ چارەسەر نابنەگەر کێشەکان تەکنیکین؟ بێگومان پرسەکە ساڵێکە چەند ساڵێک نییە. ئەوەش لەو ڕۆژەوەی کە دادگای فێدرالی بڕیاریدا و حکمیدا کە موچەی فەرمانبەران و خانەنشینانی هەرێمی کوردستانی موچەکان لە وەزارەتی داراییەوە وەربگرن هاوشێوەی فەرمانبەرانی تری حکوومەتە. واتە پێش 2004 ئەو بڕیارە لە ئارادا نەبوو و حکوومەتی هەرێمیش دانی نا بەو شێوازی کارکردنەتە دەیەوێتە پارەی مەقتوع وەربگرێت و بە ئارزوی خۆی دابەشی بکات. بەڵام ئەم چوارچێوەیەی کە دادگای فێدرالی و وەزارەتی دارایی ڕایگەیاند و وەزارەتی دارایی پێوەی پابەندە، بۆیە لە ماوەی ساڵ 2024 نزیکەی 11 تریلیۆن دینار خەرج کراوە. بۆیە پێویستە حکوومەتی هەرێم مامەڵەیەکی ڕوون و شەفافانەی هەبێت. لەبەرەوە وەزارەتی دارایی پێش 10 ڕۆژ وەفدێکی ناردە بۆ وردبینیکردنی هەندێک بابەت
تا ئێستا موچەی تەواوی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە بانکی نەکراوە تاکو ئێستا تەرازوی پێداچوونەوە پێشکەش نەکراوە و سەبارەت بە موچەی مانگەکانی ڕابردوو تاکو ئێستا داتای ڕوونی موچە دووبارەوەبووەکان پێشکەش نەکراوە تاکو ئێستاشە لیستی موچەی خانە نشینان پێشکەش نەکراوە کە یاسای پێشووتریان بەسەردا دەچەسپێت و لەگەڵ ئەوانەدا کە یاسا تازەکان بەسەردا دەچەسپێت هەموو ئەو شتانە کە بەسەر فەرمانبەرانی دەوڵەت و حکوومەتە لە پارێزگاکان و هەر 15 پارێزگاکەی تردا دەچەسپێت پێویستە بەسەر فەرمانبەران و خانە نشینانی هەرێمی کوردستانیشا بچەسپێت ینی کێشەی تەکنیکی هەیە لەگەڵ وەزارەتی دارایی هەرێمی کوردستانە بەڵامەوە دەزانن ئەو ڕێکارانی کە دەیگرنە بەر فەرمانبەرانی هەرێمی کوردستان سزا دەدەن بەو ڕێکارانەی کە بەغدا دەیگرێتە بەر و خەڵکی هەرێمی کوردستان بێموچابن تو ئاگاداری مامۆسایانی پارێزگای سلێمانی ئێستا مانیان لە خواردن گرتووە خێمەیان هەڵداوە و داوای موچەکانی خۆیان دەکەن ئەگەر کێشەیەگێ لەگەڵ وەزارەتی داراییدا بوو بە لە ڕێگەی موچەی فەرمانبەرانی هەرێمەوە ینی موچەی ئەوان کێشەی تێدەکەوێت بۆ کێشەکان لەگەڵ سیاسیەکان چارەسەر ناکرێت. لە ڕاستیدا ئەوە ئەو شتێک بەلامانەوە سەیرە بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان کێشەی موچەی فەرمانبەران و خاننشینان چارەسەر ناکاتە ئەوەش لە ڕێگەی پێڕەوکردن و جێبەجێکردنی یاسا و ئەو ڕێسایانی کە کاریان پێ دەکرێت لە وەزارەتی دارایی ئێمە لە عێراق 4,200,000 فەرمانبەرمان هەیە لە نێویاندا زیاد لە 700,000 فەرمانبەریانی هەرێمی کوردستان واتە زیاد لە 3 ملیۆن خانشینمان هەیە دەکرێت 200,000 خانەنشینی تر زیاد بکرێت بۆ بنکەی داتای خانە نشینان لەبەرەوە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو داتانە پێشکەش بکاتە پێشم وای بێت و کارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێم دەیەوێت موچەی فەرمانبەرانی هەرێم و خانە نشینان بەدەستی حکوومەتی هەرێم خۆیەوە بێت و خۆی سەرفی بکات و بە ئارزوی خۆی بیدات بەم و بیدات بەو ڕەنگە فەرمانبەری بندیواری زۆری شەبن کە سەر بە فڵانە حیزب و فیسارە حیزبن و کۆمەڵە یاسایەکەن جێبەجێ ناکرن هەندێک پلەی وەزیفی زۆر باڵاهان بە ناونیشانی وەکیلی وەزیر کە ژمارەیان ێجگار زۆرە بۆیە لە ڕێگەی پێداچوونەوەی بەیاننامەی وەزارەتی داراییەوە کە کۆپیەکی ڕەوانەی ئێوە دەکەین و لە ڕێگەی ئیمێل بۆتان دەنێرین وەزارەتی دارایی بە شێوەیەکی ڕسمی ئەو بەیاننامەی دەرکردووە و باسی ئاستەنگ و کۆسپەکان کردووە بۆیە پێویستە برایان لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کۆسپتەگەرانە لا بدەن ئەگەر مەبەستیان بێت کێشەی موچەکان یاخود کێشەی موچەی فەرمان چارەسەر بکەن ئەوش ڕێگەی بە بانکیکردنی موچەی فەرمانبەران و هەموو خانە نشینانەوە هەروەها زانیاری بۆ تەوتین دەست پێ ناکەن بۆ بە بانکیکردنی خانە نشینە با بڵێن فەرمانبەران هەرێمی کوردستان دەست پێ ناکەن ینی ئێوە پاڵپشتی بڕیاری دادگای فیدرالیتان هەیە بۆ ئەمە ئایا ناتوانرێت بەغدا ڕاستە و خۆی ئەمە بکە داتاکانی لە بەردەستدا بێ؟ بانکیکردن کاتێک ڕوودەدات کە فەرمانبەران سەردانی بانکەکانی هەرێمی کوردستان یا بانکەکانی حکوومەتی فدرالی بکەن و بە بانکردن لە ڕێگەی بانکە حکوومیەکان و ئەنجام دەدرێت حکوومەتی هەرێمی کوردستانیش ناڕزایی خۆی دەربڕیوە سەبارە بەکارکردنی و بانکە حکوومیانە کە برێتین لە بانکی ڕافیدەین و ڕەشید و TBI و نەهڕێن و بانکەشەی زۆریان کرد لەو بارەیەوە و دادگای فدرالیش ڕازی بوو لەسەر بە بانکیکردن لە ڕێگەی بانکە تایبەتیەکانەوە پرۆگرامێکی حسابیان یاخود پرۆگرامێکیان کردێتەوە بۆ لەگەڵ ئەوەشدا ئەو بە بانکیکردنە بە شێوەی لە 100% بۆ فەرمانبەران و خانە نشینان جێبەجێ نەکرەوە ئەوەش لە ئەستۆی هەرێمە نەک لە ئەستۆی حکوومەتی فدرالی کە هەڵدەسێت بە بانکیکردن باڵکو پێویستە فەرمانبەر خۆی سەردانی بانکەکە بکات و ئەو پرۆسەیەش لە بەغداد بەڕێوە چوو کە ژمارەی فەرمانبەران نزیکەی 3 ملیۆن و نی بوو بە شێوەیەکی زۆر ئاسان و سادە و ساکار ئێستا هەموو فەرمانبەرانی عێراق
موچەکانیان بە بانکی کراوە لە ڕێگەی بانکە حکومە فیدراالیەکان و ڕافیدەین و ڕەشید و TBI تەنیا باشە 600,000 فەرمانبەری هەرێمی کوردستان ماوە کە پێویستە موچەکانیان بە بانکی بکرێت لە ڕێگەی بانکەکانەوە چه حکومی بێت یا تایبەت بێتە ئەوەش بۆ مسۆگەرکردنی گەیشتنی موچەی فەرمانبەران و خانشینانی هەرێم لە کاتی گونجای خۆیدا. ئێستا حکوومەتی هەرێم بەرز کازم ئێستا حکوومەتی هەرێم دەیەوێت لە ڕێگەی پرۆژەی هەژماری منەوە پرۆسی بە بانکیکردن ئەنجام بدات. ئایا ئەوەی کە دادگای فیدرالی باسی دەکات بە بانکیکردن و تەوتین هەژماری من دەچێتە خانەی تەوتینی موچەی فەرمانبەرانەوە؟ زۆربەی هەر زۆری کاری بە بانکیکردان کە لە هەرێمی کوردستان ڕوویداوە بە گوێرەی زانیاریەکانی ئێمە لە ڕێگەی سیستەمێکی هەژماریەوەیە یا هەژماری بانکیەوە کە لە ژێر دەسەڵاتی حکوومەت هەرێمی کوردستاندای ئەو بانکانش بانکی تایبەتین و ئەو پارانەی کە دەدرێنە حکوومەتی هەرێم ئەرکی سەرشانیەتی کە ئەو پارانە بخاتە سەر هەژماری فەرمانبەران و خانەنشینان لەو بانکانەدا ئەو کات فەرمانبەر دەتوانێت هەموو سەری مانگێک بەکی کاردیا بە ماسەرکاردێ سەردانی پەنجەرەی بانکەکان بکات و موچەی خۆی بە تەواوی وەربگرێت بەڵام مەگەر شتێکی کەمی لێ ببڕێت لەلایەن حکوومەتی هەرێم چونکە زانیمە یاخود زانیومە ئەو فەرمانبەرەی کە موچەی خۆی بە بانکی دەکات لە ڕێگەی هەژماری منەوە فۆرمێک واژۆ دەکات و ماف دەدات بە حکوومەت کە پارەی ئاو کارەبا و باج و ڕسوماتی تری لێ ببڕێت لەگەڵ کۆمەڵەشی تر کە زانیاریم لەبارەیەوە نییە ئەو ڕێوە شوێنە کە ئەنجام دەدرێت لە بەخدا لە ئارادا نییە وەروە لە پارێزگەکانی تریش لە ئارادا نییە چونکە حکوومەت مافی ئەوەی نییە بە شێوەیەکی ڕاستەوخۆ پارە لە موچەی فەرمانبەران ببڕێت دەڵێم حکوومەتی فیدرالی وەزارەتی دارایی بە جددیەوە کار دەکەن بۆ خەرجکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم گەلی ئێمە لە هەرێمی کوردستانە مافی خۆیان هەیە فەرمانبەران شایانی ئەوەن موچەی خۆیان وەربگرن هاوشێوەی فەرمانبەرانی پارێزگاکانی تر و ئێمە سووریشین لەسەر ئەو شێوازی کارکردنە بۆ خەرجکردنی موچەی خانەنشینان و فەرمانبەران لە ڕێگەی وەزارەتی دارایی فیدرالیەوە هاوشێوەی پارێزگاکان و وەزارەتەکانی ترەوە بۆ بەدیهێنانی یەکێتی نیشتیمانی لە وڵاتەکەماندا ئێستا فەرمانبەران چاوەڕوانی موچەی مانگی دوانزەن و هێشتا دوانزیان وەرنەگرتووە و وەکو دەزانین حساب و کتابی دارایی ساڵی ڕابردوو داخراوە ئایا بەغدا هیچ گوژمەیەک پارە بۆ ئەمە دەنێرێ و بۆ مانگی دوانزە چونکە هەرێمی کوردستان دەڵێ دەبێت بەغدا بڕێکی ترم بۆ بنێرێ ئەنجام موچەی مانگی دوانزە دەدەین و بۆ مانگی یەک هێشتا هیچ ئاسوەیەکی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕوون نییە. وەزارەتی دارایی بانگەشەی ئەوە دەکاتە کە موچەی ساڵی 2024 بە تەواوی خەرج کردووە بە مانگی دوانزەشەوە و بابەتی خەرجکردنی موچەش دەکەوێتە سەر ڕادەی پابندبوونی حکوومەتی هەرێم بە جێبەجێکردنی ئەو ڕێنمایانەی کە لە ئێستادا لەلایەن وەزارەتەکان و پارێزگاکان و جێبەجێ دەکرێن بۆ وەرگرتنی موچەکانیان کەواتە بۆچی حکوومەتی هەرێم خۆی دەدزێتەوە لە جێبەجێکردنی ئەو ڕێنمایانە چونکە ئەوە ئەرکی سەرشانی حکوومەتی هەرێمە گلەیکردن و سەرزەنشتیکردنی حکوومەتی بەغداد کارێکی نادروستە و کەم تەرخەمیەکە لە هەرێمی کوردستانە بۆیە داوا لە برایانمان دەکەین لە هەرێمە کە بایەخ بدەن بەم بابەتە بایەخ بدەن بە موچەی فەرمانبەران و خانەنشینان و هەست بە پێویستی و نەهامەتیان بکەن چونکە ئەوە خەڵکە لە ساڵی ڕابردا بەرگەی زۆشتیان گرتووە ئەوەش بەهۆی هەوڵەکانی حکوومەتی هەرێمەوە بووە بۆ بەدەسێنانی سەر بەخۆی وەرگرتنی پارە بەبێ ئەوەی کە چاودێری لەسەری هەبێت یا بزاندرێت و وردەکاریەکانی خەرجکردنی پارەکە چۆنە یا ناوی فەرمانبەرانی بندیوار بزانرێت بۆیە پێویستە ڕێنماییەکان بەسەر ئەوانیشتا جێبەجێ بێت و بچەسبێت ئەو ڕێنمایانەی کە لە بەغداد و فەرمانبەرەکان
پارگە لە فەرمانبەرانی بەغدا پارگەکانی تر جێبەجێ دەبێت بۆیە پێویستە حکوومەتی هەرێمە ئەگەر جددیە بۆ چارەسەرکردنی و کێشەیە ئەوە دەتوانێت لە ماوەی چەند ڕۆژێک دێکی دیاری کراودا کێشەکە چارەسەر بکات خۆ ئەگەر نەشێوێت چارەسەری بکات و ئەستۆ بەرپرسیارەتی بخاتە ئەستۆی حکوومەتی فدرالی و ڕاستیەکان بشێوێنێت و خۆشیان باش دەزانن کە سەرۆکوەزیران و حکوومەت لە بەرژەوەندیاندا ئەو کێشانە چارەسەر بکرێن هەروەک چۆن لە ئێستادا جددیەتێک هەیە بۆ چارەسەرکردن کێشەی هێناردەکردنی نەوت لە هەرێمی کوردستانەوە ئەوەش بە هەموارکردنی مادەی 12 لەسەر داوای هەرێمی کوردستانە و ئەوان داوای 16 دۆلاریان دەکردە حکوومەتی بەغداد ڕازی بوو لەسەر خەرجکردنی 16 دۆلار ئێستاش بابەتەکە لە ئەنجومەنی نوێنەرانە و لە هەفتەی داهاتوودا پەسەند دەکرێت بۆیە ئێمە دەمانەوێت کێشەکان چارەسەر بکەین و سفریان بکەین. بەڕێز کازمی ینی ئێوە لە بەغدا با بڵین بام پرسیارە جواب بکەین هەرێمی کوردستان هەرێمێکی دەستوریە و بەپێی دەستور هەرێمێکی فیدرالیە و مافی خۆبەڕێوەبردننی هەیە و دەبێ ڕێکارەکان لە ڕێگەی هەرێمی و حکوومەتی هەرێمی کوردستانەوە بێ و ئێوە ڕێگەتان لێگرتوون نەوت بفرۆشن نایەڵن خۆیان نەوت بفرۆشن من لە دوانێکی بەڕێستم بینی بۆ یەکێک لە میدیا عێراقیەکان دەڵێ نابێ هەرێمی کوردستان نەوت بفرۆشێ بە هیچ شێوەیەک دەبێت لە ڕێگەی سۆمەوە بێ ئێوە ڕێگەیان لێ دەگرن نەوت بفرۆشن و لە سۆمۆژ نەوتەکان لێ وەرناگرن ئەی چی بکە هەرێمی کوردستان و موچەکەش بە تەواوی نانێرێ بۆ موچە خۆران و بەڕاستیش حکوومەتی هەرێم تەنها موچە نییە خزمەتگوزاریە ئاوەدانیە پرۆژەی خزمەتگوزاریە. حکوومەتی فدرالی ڕازی بووە لەسەر ئەو چوارچێوەی کە ڕاوێژی لەبارەوە کراوە لە نێوان هەرێم و بەغداوەش بە ئامادەبوونی ڕاوێژکارانی سەرۆکوەزیران و وهر بە ڕاوێژکارانی وەزارەتی سەرچاوە سروشتیەکان لە هەرێم و وەزارەتی نەوت لە بەغداد و هەمووان ڕێکەوتن لەسەر هەناردەکردنی زیاد لە 400,000 بەرمیل نەوت لە کێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستانەوە و هەناردەکردنێش بە چاودێری کۆمپانیای سۆمۆ و سۆما دەبێت و وەزارەتی دارایی بۆ هەر بەرمیلێک 16 دۆلار دەدات. ئەو ڕێککەوتن نامەیەش خوێنرایە وەک یاسایە واتە پێویستە یاسای بودجە هەموار بکرێت و خوێنەوەی یەکەمی دووەمی بۆ کراوە و گفتوگۆی لەبارەوە کراوە پێشم وا بێت لە هەفتەی داهاتوودا خوێندنەوەی سێم دەکرێت و ئەو یاسایە پەسەند دەکرێت بەو جۆرە کۆمپانیەکانی دەرهێنانی نەوت لە هەرێم کوردستان دەست دەکەن بەکار و نەوت دەردەهێن و دەیکەنە یاخۆ لە ڕێگای بۆری جیهانەوە ڕەوانەی دەکەن بۆی کە بگاتە بەندەری جیهان و بە چاودێر و سەرپەرشتی حکوومەتی فدرالی هەناردە بکرێتەوە ئەو بابەتەیە کە لەسەری ڕێکەوتوین و پاشان 16 دۆلار دەدرێت بە هەرێمی کوردستان و وەکو خەرجی دەرهێنانی نەوت بۆ هەر بەرمیلێک کە دەدرێت بە کۆمپانیا نەوتیەکان و دەرحەقی دەرهێنان و گواستنەوەی واروها بەرمینای نەوت. ئەوەش بابەتێکە لە بابەتە گرنگ و سەرەکیەکان کە لەبارەیەوە ڕێکەوتین و گەشتینەتە چارەسەری ڕاستەقینەی واقعی چارەسەری جدیانەوە چاوەڕوانیشین کە کێشەی فەرمانبەران چارەسەر ببێت ئەوەش بە ئەنجامدانی حکوومەتی ئەوەش باڵسانی حکوومەتی هەرێم بۆ پێشکردنی پەرتەرازوی پێداچینەوە و هەروەها پابەندبوون بە ئەو ڕێنمانەی کە جێبەجێ دەکران لە نێویشیاندا پێشکەشکردنی تەرازوی پێداچوونەوە واتە دەرخستنی چۆنەتی خەرجکردنی موچە لە مانگەکانی ڕابردوودا هاوشێوەی وەزارەتەکانی ترخۆ ئەگەر دەڵێن حکوومەتەکە حکوومەتێکی فدرالیە و ئێوە مافی ئەوەتان نییە کە ئەو ڕێنمایانە یاخود ئەو بەیاننامانە جێبەجێ بکەن ئەوە پێچەوانەی بڕیاری دادگای فدرالیە پێویستە پابند بین بە بڕیارەکانی دادگای فدرالیەوە ئەوەش دە پێناوی بەدیهێنانی بەرژەوەندی فەرمانبەران و خانەنشینانی هەرێمی کوردستان. باشە بەرز کازمی باسی بڕارەکانی دادگای فدرالی کرد بەڵام لە ماوەی ڕابردوودا دادگای فدرالی بڕیاری ئەوەی دابوو کە موچە خۆران دەربکرێت لە کێشە سیاسیەکان هەمان و پرسیاری پێشتر کردم یعنی ئێستا دیسانەوە فەرمانبەر باجی کێشە سیاسیەکانی هەرێم و بەغدا دەدا. بۆ ساڵی 2025 هیچ ڕێکارێک هەیە ئێوە لە ئەنجومەنی نوێنەران لە لیژنەی دارایی لە بەغدا بیگرنە بەر بۆی کە
ئەگەر هەرێم ینی ئەم کێشانە هەر بەردەوام بوو لە نێوان هەرێم و بەغدا ینی فەرمانبەر دەبێ هەروە ژیانی بە سەختی بەڕێ بکە. لە ڕاستی هیچ کێشەیەکی سیاسی لە ئارادانە وەڵامی و پرسیارشماندایەوە هیچ باڵنەرێکی سیاسیش لە ئارادانە حکوومەتی بەغداد کە حکوومەتێک فدرالیە زۆر مەبەستێتی ئەو کێشانە سەفر بکاتەوە چارەسەری بکاتە بەڵام حکوومەتی هەرێم جددی نییە لەو بارەیەوە و ناوێت پابند بێ بە ڕێنماییەکانی وەزارەتی دارایی ئەو ڕێنماییانەشە حکوومەت ێرن پێی وایە ئەو ڕێنمایانە دەسەڵاتەکانی سوندار دەکات حکوومەت دەوێتە پارەکان خۆی وەری بگرێت و بە ئارزی خۆی دابەشی بکات. بۆچی وا دەڵم من باسی ئەو بابەتەم کرد و پێویست بەوە ناکات دووبارەی بکەمەوە کە هیچ پاڵنەرێکی سیاسی نییە و هیچ کێشەیەکی سیاسیش نییە و هیچ بە ئامانجگرتنێکیش لە ئارادانە لە بەرژەوەندی ئێمە بارودۆخی عێراق سەقامگیر بێت لە بەرژەوەندی ئێمەدا کە پێکەوە سازان و پێکەوە گونجانێک بێت لە ئیدارەی دەوڵەت لەبەرەوە ئێمە بە جددیەتەوە کار دەکەین بۆ چارەسکردنی کێشەکان بە زووترین کات بۆ ئەوەی پەیوەندیەکی سروشتی و ئاسایی لە ڕووی داراییەوە لە ئارادا بێت هەروەها لە ڕووی سیاسی و ئابووری کۆمەڵایەتیشەوە بۆ ئەوەی گرنگی ئاشتی و سەقامگیری وڵات مسۆگەر بکەین و سڵای خواتان لێ بەڕێز کازمی دواپرسیارم بەرز کازمی لەسەر بەهای دینارە دەنگۆیەگە بوو گوایە حکومەت بەنیازە دەستکاری بەهای دینار بک بەرامبەر بە دۆلار هیچ شتێکی وا هەیە هیچ زانیارێک بێوە گەیشتووە ڕێوشۆنەکە چۆنە؟ تاکو ئێستا شتێکی ڕسمی بڵاو نەکراوەتەوە لەو بارەیەوە پێش چەند ساڵێک حکوومەت بڕیاریدا کە نرخی ڕسمی دۆلار 123 بێت وەکاریشی پێکرد هەرچەندە کە زیانیشی بەرکەوت چونکە 140,000 بوو بەڵام بوو بە 123 باتە زیانەکە زیەکەی 100 ملیار دلار بوو واتە زیاد لە چەند 100 تریلیۆن دینارێک دەکات بەهۆی ئەو جیاوازەیە واتە پێشم وابێتە ئەو ڕێشوێنەی کە لە ڕابردوودا گیرایە بەر هەڵا بوو پەلەی تێداکرا دەکرێت حکوومەت چارەسەری بکات لە ڕێگەی دیاریکردنی نرخێکی نوێەوە نازانم چونکە تاکوێستا هیچ شتێکی ڕسمی بڵاو نەکراتەوە مافی ئەوم هیچ لێدوانێک لەو بارەیەوە بدەمەوە زۆر سپاسیشتان دەکەم کە پێویستان پێوە کردەوە. بەڕێز معین کازمی ئێمە سپاسی تۆکەین سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ